حیدری بۆ ئەمپراتورەکەی کوردەوانی ئۆستاد بوارۆ تایبەتی لەلایەن خۆمان ئەم دەمەنادێک موزیک بۆ ئۆستاد بوارۆ ئۆستاد بوارۆ ئەمشەو 10 ملیۆن تومان بۆ ئەم دەمەنادێک موزیک وا قەزای بەرەندی کوردەواریە چاو بۆ خانەبەهان بۆ ڕێنێناچێ بە تایبەت هەرچی ئەوە ئیسۆبی گەرەگان $200 ئۆستاد بوارۆ بە فەرشادنی گرفتار قەزا لە من بە ئاوانیەکەی جوێڕۆ سڵاوی لەبێ ئۆستاد بوارۆ ئەوە بانکەکەی سویسە ئۆستاد بوارۆ دەی ماشەڵڵا بۆ مەسووری وەیسیم بۆ ڕۆژانی ئەمینیم بۆ مەسووری وەیسیم بۆ ڕۆژانی ئەمینی بە تایبەت ئۆستاد بوارۆ بانکەکەی سویس قوربانەکەم بۆ خوات ئۆستاد بوارۆ بانک سویس بوو بە $300 $300 بۆ ئەندەمەنادێک موزیک بۆ بکوزاوە سپاسی ئۆستاد بوارۆ ماڵت ئاوە ئەوانی جوانڕۆ وەنەوە موزیک بۆ ڕامین عەزیزی نازار دەی قوربانە ڕامین گیانم چه ماشەڵڵا بۆ ئۆستاد بوارۆ بۆ ئیلهام وەکیلی بۆ فەرهاد حەبیبی سپاس دەکەین ماڵی ئەوێ ئۆستاد بوارۆ سەنگەری لەوایی بۆ خۆشەکە